ئەم کاتە و هەموو کاتێکدانە شاد و بەختەوەر بێت. ئازوزان و گوێگرانی خۆشەویست لە هەر کوێیەک هەن، جوانترین و ڕازاوەترین سڵاوتان پێشکەش دەکەم. هاتینەوە لاتان لە بەرنامەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەتی بەرنامەی ئەم جارەمان لەسەر ڕەوشی ناوخۆی ئێران و بە تایبەتی زیندانەکان و ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوینە دۆخێکەوە لەم وەختەدا دەرباز دەبێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداریمان کردووە لە هەماڵ ڕۆزەرین کەمانگەر، ئەندامی دیپلۆماسی کێژار. زۆر بەخێر بێ با ڕۆزەرین. زۆر سپاس دەکەم و زۆر سپاس بەوەی کە ئەم دەرفەتە ڕەخساند کە بەشداری بەرنامە بین لە ڕێگەی ڕادیۆ. کەتانەوە زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ گەلانی هێژا ئەوانەی کە گوێبیستی ئەم بەرنامەن. زۆر سپاس. هەمان ڕۆزەرین، سەرەتا لەوە دەست پێ بکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵ وریشە مورادی لە زیندانەکانی ڕژەمی ئێرانەوە نامەیەکی بڵاو کردەوە و لە نامەکەیدا تاکیدی لەسەرەوە کردبووە کە ئێران لەژێر ناوی ئەو ئاڵۆزی و قەیرانانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناویندا ڕوودەدات، ئێران دەیەوێت پەرە بە سەرکوتی ناوخۆ و ئەو بابەتانە بدات. ئێوە ئەو بابەتە چۆن دەخوێننەوە و مەبەستی هەواڵ لەو پەیامە چییە؟ سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ خۆڕاگری کە هەواڵمان وریشە مورادی لە زیندانی ئێڤینا بە ئەساسی گرتووە. چەند ڕۆژێک لە مانگرتنی دەستی پێ کردووە و بێگومان ئەو مانگرتنی وەکو خۆی ئەڵێت هەڵوێستەکە لە بەرامبەر بە ئەو سیاسەتانەی کە حاکمیەتی یاگیەکەی ئێرانە لە بەرامبەر بە ئەو بەکاری هێناوە. بڕوانن ئەگەر بارەوە دۆخەکەش تماشا بکەن دقیقەن لە واتای نامەکە تێگەن. بۆچی پێویستی بینی هەواڵ جوانە کە لەم کاتە نامێکی ئاوا بداتە دەرەوە؟ چون لە ماوەی یەک ساڵەی ڕابردووە هەر جار نامێکی کە داوەتە دەرەوە بە وردی باسی لە بارودۆخەکەی ناوخۆی ئێران کردووە. یعنی سیستمێکیان حاکمیەتێکی ڕەگەزپەرست هەیە، سیستمێکی حاکمیەتێکی ملیگەرا هەیە کە بە شێوازی جیاواز تەنیا وەڵامی خەڵکی بەسەرکوت داوەتەوە. مە 2 ساڵ لە شۆڕشی ئازادی ئەگزارێت دەبینین کە لە ناو 2 ساڵە چەندە سەرکوت کراوە. بعد لە عینی حاڵا کە سەرکوتی ناوخۆی هەیە، حاکمیەت دەیەوێت چی بکات؟ بە ئەوەی کە بناو ئەوەی کە شەڕەکان لە دەرەوەی مەرزەکان یا سنوورەکانی خۆی بەڕێوە دەبات و پەرە بە شەڕەکە لە دەرەوەی سنووری خۆی بدات، ئەو شتێکە لە ناو خۆی ئێران ئەگزۆرێ پەردە پۆش بکات. یعنی بڕوانن ئەمە بە ساڵانە خودی دەوڵەتی ئێران خۆی وەکو تەنیا دەوڵەتێک نیشانداوە کە لەناو ئەم قەیرانەی کە لە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە، ئێران دەوڵەتێکی زۆر ئارامە، حاکمیەتێکە کە ئەسڵەن هیچ خەمی نییە، باکی نییە. بەڵام بینیمان لە 2 ساڵی ڕابردوو دقیقاً ئەو پێناسەی حاکمیەتە بۆ خۆی کولەن شکا. یعنی بە پێچەوانەوە زۆر دەستپاچە بووە، نازانێت چی کار لەسەر لە موقعیتێکی وا ئێران قەراری گرتووە. شەڕ گوور دەبێت. ئێران سیاسەتێکی بە ساڵانە وەکو حاکمیەت ئەو سیاسەتە دەگرێتە بەر کە شەڕەکان لە دەروێ مەرزەوە بکاربێت، لە دەرەوە بە هێزە نیابەتەکانی شەڕ بکات، لە ناوەوە هێزە مخالفەکان سەرکوت بکات. ئەمە ڕاستیەکەیەتی وە چون ئێستا ئەمە سیاسەتی دەوڵەتەکانە، ئەم شەڕی نێوانگەلان نییە، شەڕی نێوان دەوڵەتانە. وە چون دەیانەوێت ڕۆژەف بگۆڕەوە، چون دەیانەوێت کە هێزی گەل دەرنەکەوێت، مخالفەتەکان دەرنەکەوێت، ئەمە ڕێبازێک بوو. ڕێبازێک بوو بۆ ئەوەی کە هێزی ناوخۆیەکان سەرکوت بکرێن و نادیدە بگرێنێنی. من هەڵوێستی هەواڵ جوانە، یعنی ئەم نامە تەکمیلکردنی نامەکانی تر بوو، وا دەبینم. و هەواڵ جوانە کەسێک نییە کە بەم 1 ساڵ خۆڕاگەرێ لە زیندان بناسرێت. بە ساڵانە لە ناو تەفگەری ئاپۆیە تێکۆشان دەکات. ئەندامی هێژار بووە لە پێناو ئاگاکردن و هۆشیارکردنەوەی ژنان لە تەواوی کوردستانە هەوڵی داوەکە بە گشتی فعالیت بکات. ئەمە نرخێکی ئینسانیە، نرخێکی مرۆڤایەتیە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ژنێکی پێشەنگ لە کوردستانەوە هەستاوە و بەرپرسایەتی ئاگاکردنەوەی ژنانی داوەتە سەر ئەستۆی خۆی. واتە چی؟ واتە جواناسنە ئیتر تەنیا شخصێک نییە، جواناسنە بۆتە دەنگی هەموو ژنە تێکۆشەرەکان و هەموو ئەو ژنانێکێ بە شێوازی جیاواز لە قۆناغی جیاوازی خۆیان سەرکوت کراون. ئەگەر مەسەڵەن تماشاکەن هەڵوێستەکانی هەواڵ جوانە لە ماوە زۆر کەم بۆ خۆی دەرکەوتووە. هەڵوێستی یەکەمی لە بەرامبەر بە حکمی ئەدامێک کە بۆ شەریفە محەممەدی و پاشان ئازیزی دەرا بۆیە نەچوو بۆ دادگا. هەڵوێستەکانی تریشی مەسەڵەن هەڵوێستی ئاعتیساب قەزاکەی لە خودی ساڵ ڕۆژی یعنی ڕۆژی جیهانی ئەدام دروست بوو. بۆ ئەسڵان دەبێت ڕۆژێکی جیهانی مەسەڵەن بۆ نمونە بۆ دەبێت ئەدام ئەوەندە زۆر ببێت. خۆتان دەزانن کە لە ئێران ئەم ماوە بە تایبەتی دوای شۆڕشی ژیان ئازادی داوای لێ بوو نەکەم ئەم ئەدەبیاتیشە بەکاردەبێن، بەڵام بە شێوازێکی زۆر وەحشیانە هێرشی سەر
گەلانی کرد یعنی هیچ بنەمایەکی ئەخلاقی هیچ وجدانی بەو شێوازە نەبوو و لەسەر ناوی ئەوەی کە سەرکوت بۆ ئەوەی کە سەرکوت بکات ئەدامی کرد بە گەورەترین ئامورێک بۆ چەوساندنی ئەو ژنانە و بۆ ئەوەی کە ترسێک لە ناو کۆمەڵگا دروست بکات ئەی هەڤاڵ جۆنا بە خاتری ئەمە هەڵوێستی نیشاندا و بە خاتری ئەوەی کە دقیقاً بە تەواوی جیهانیان بڵێ دەنێ هەڵوێستەکە تەنیا لە بەرامبەر بە ئەو سیاسەتە نائینسانیانەی حاکمیەتی ئێران نییە بەشی دووەمی هەڵوێستەکەی هەواڵ جوانە بۆ ئەوەیە کە بەڕای گشتی و هەموو ڕێخستنە ئازادی خوازەکان لە تەواوی جیهانەوە بگەێنێت کە لە ناوخۆ یعنی بسترە ڕای ئەوەکێ شەڕێک لە دەرەوەی سنوورەکان خەریکە بەڕێوە دەچێت لە ناوخۆ وەزعەکە وێرانە و نقطە زافی ئێران ناوخۆیە یعنی ئەزانێت کە ئەگەر لە دەرەوە زەعیف بێت لە ناوخۆیشەوە زەعیفێت چون هێزیگەل دەناسێت هێزیگەل نە ئەو هێزەیە کە بکەوێتە ژێر ڕکێفی سیستمی سەرمایەداری یان نەتەوە دەوڵەت ئەمە لە شۆڕەشی ژنجان ئازادی باش پیشاندرا یعنی هێزیگەل لەسەر ئەساسی بە تایبەتی لەم شۆڕەشی ژنجان ئازادیە خەتی سێ پێشکەوت زۆر تایبەتمەندی ئەم شۆڕەشەمان باس کرد کە مەسەڵەن اتحادی بە بنەما گرتووە کە مەسەڵەن ئەیدی جیاوازەنێتەوەکان زۆر نابێتە بەربەست بۆ ئەوە ژنان بوونە پێشەنگی ئەم خەباتە ئەمە تایبەتمەندی خەتی سێیە وانە ئەی چۆن نقطە زافی ئێران لە هێز و ئیرادەی گەلانەوە ئەزانێت کە ئەم مردمە چیان بوێت ئەتوانن ئەنجامی بدەن کە نیشاندا لە شۆڕەشی ژن ئازادی بۆیە بڵێت کە لە پەرنامەکە ئەوە دەدرێت کە ئێران زاتەن و هەموو نە ئێران تەنیا دەوڵەت نەتەوەکان زاتەن گەرەکانە بە ڕۆژەفکردنی ئەو شەڕەتەرکیەکانە وەزعیەتی ناوخۆی خۆیان تەواو بپۆشێنن ئەویش دقیقاً خەتا بە خەڵک دەڵێت جیهانیان گوێ بگرن ئێمە وەزعمان لە ناوخۆ ئەمەیە و بارودۆخی گەلان لە ناوخۆ زۆر وێرانە و ئەمە سیاسەتی تایبەتی حاکمیەتەکە دەی هەوێت ئەم وەزعی ئەم بارودۆخی ئێمە بپۆشێنێت بۆی کە گەل ئیدی ئێمە لە ڕۆژەف دەرکەوین ئەو خۆڕاگریە لە ڕۆژەف دەرکەوێت ئەو شەڕە تایبەتەکە حاکمیت بەسەر ئێمە بەڕێوە دەبات ینی بەتەواوی زیندان و گەلمە بەسمە بەڕێوە دەبات ئەوانە هەموو نەمێنێت یعنی ئەمە سیاستی تایبەتە و خودی هەڵوێستی هەواڵ جوانەی لۆ چوارچێوە ئەتوانین بڵێن ئەو مانگرتن لە خواردنەشی دیسانەکەوێتە بەشی دووەمی نامەکەیەوە ڕێک وایە یعنی مەسەڵەن هەڵوێست نیشاندا هەڵوێستێکی ڕادیکاڵ ئەمە واقعیەتێکە یعنی مەسەڵەن چی ئەگەر بێن باسی زیندان بکەم زۆر بەرفراوان دەبێ باسی بکەم بەڵام چون هەڵوێستی ژنانی خۆڕاگرێتیە بەڵام لێرە هەواڵ جوانە بە پێی ئەو بنەماگەلێک کە مادام هەدەفمان ڕۆشنە مادام دەمانەوێت بۆ ئازادی تێکۆشان بکەین پێویستە هەڵوێستەکانیشمان ڕادیکاڵ بن و وتم مهم ئەوەیە کە هەڵوێستی هەواڵ جوانە شخص نییە بەڵێ هەواڵ جوانە ماوەیەکی درێژە لە دیدار لەگەڵ بنەماڵەیە و گەلێک لە ئیمکانات هەندێک مەحرومە ئەلەم ماوەیە کە دەستگیر کراوە بە شێوەز جیاواز ئەشکەنجە درراوە یعنی ڕۆحی ڕەوانی بە تایبەتی و لە عینی حاڵە یعنی خودی حاکمیەتیش تایبەت چون ترسێکی لە ئیرادەی ژنان بە تایبەتی وە ئەو ڕێخستنگەلێکە بە شێوازی ڕادیکاڵ مەسەڵەن وەکو کەژار خەریکان خەبات دەکەن تێکۆشان دەکەن لەسەر بنەمایەکی زۆر ڕادیکاڵ ترسێکی زۆر تایبەت هەیە بۆیە لەم ماوە یعنی خودی ئاتستا قەزاکە یا مانگرتنەی لە خواردنەکەی دقیقاً لەو چوارچەوەیە کە نیشان داد کە من دەتوانم مەسەڵەن بۆ نمونە دەبێژم ینی بەگشتی زیندان بکەمە شوێنی خۆڕاگری نەک شوێنی پەشیمان بوونەوە و هەڵوێستەکەشم بەو ئەندازەی کە هەدەفەکەم ڕوونە هەڵوێستەکەشم ڕوونە و ینی بۆ گەیشتن بە ئازادی وەکو خۆی دەڵێت دەتوانم لە گیانی خۆش بگزەرم ئەمەنە واقعیەتن و مەسەڵەن ئێران تەسەوری دەکرێت ئەگەر حکمی ئەیدام بۆ هەندێک ژنە تێکۆشە دانێت پاشگەز ببنەوە بە پێچەوانەوە دەبینین ئێستا ئەو ژنانان کە حکمی ئەیدامیان خواردۆ ژنانی پێشەنگن لەناو خۆی زیندانە و دیارە کە ئەیدام نەتەنیا کاریگەری نەبووە کە ئەوانە بترسێنێت بە پێچەوانەوە بۆ هۆکاری ئەوەی کە یعنی خودی ئەو ژنانە پیشانبان کە بڕوا چەنە ئێمە خاوەن ئیرادەین و خاوەن هێزین هەمان ڕۆزەرین وەکو سێر دەکەین ئێستا حادیان لە دووەمین ساڵڕۆژی شۆڕشی ژنجیان ئازادی داین بەڵام هێرشەکانی ڕژێم بۆ سەر چالاکوانان و بەتایبەت جەماوەری شۆڕش و زۆر ڕووی لە زیادبوون کردووە و بەتایبەت لەسەر زیندانیانی سیاسیش بەتایبەت بەڵام لە بەرامبەر ئەوەشدا وەکو ئێوەش باستان کرد بەرخۆدانیەکی بێوێنەی ژنانی تێکۆشەرەیە ژنانێکەوە بۆ ئازادی و بۆ دیموکراسی خەبات دەکەن ئێوە ئەو بەرخۆدانیە بەگشتی چۆن هەڵدەسەنگێنن کەوا ئێستا ژنان بەرامبەر ڕژێم بەو شێوازە هەڵوێستیان نواندووە لە چەند بەناوی پێشوش ئێمە وتمان شۆڕشی ژنجان ئازادی هێشتا دەوام دەکات بۆ
چون ڕۆژانە ئێران خەریکە ئەوانەیەکی پێشەنگی ئەو شەڕەشە بوون ئەگرێت دەستگیر ئەکات بە شێوازی جیاواز وتم شکنجەیان ئەدات و لە عینێ هەڵا بڕوانن کاریگەری ئەو شۆڕۆژە تا ڕۆژی ئەوڕۆ بەردەوام دەکات بەڵێ بە شێوازی مەسەڵەن جار شۆڕەش وایە شۆڕۆژە جرەقەکەی لە لەحزەیەکا بدرێت باشە بەڵام پرۆسێکی زۆر درێژخایەنە وەک ئەم شۆڕەشە لە پێش هەموو شتێک شۆڕەشێکی ذهنیەتیە شۆڕەشێکی کولتوریە شۆڕەشێکی کۆمەڵایەتیە ئەوانە منە چون زۆر پێناسە کردوون و زۆریش باسمان کردو ناکەمەنە مەسەلەکە بەڵام چون شۆڕەشەکە ڕیشەیی بوو یعنی دەستی برد بۆ گەل لە خاڵی ئەساسی و دەردی گەلی باس کرد هەتا ئەو ڕۆتوانین بڵین بەردەوام دەکات ئەمە یەک بابەتی دوو لە ڕۆژەکانی سەرەتایی شۆڕەشەوە هەتا ئێستا ئێران زۆر ڕێبازی بۆ سەرکوتکردنەوە شۆڕەشە بەکاربرد یەک ئێریشی سەر شەقام کرد ئێریشی سەر زانکۆی کرد سەر مەکتەب کرد لە زیندان کۆمەڵێک ئینسانی گرت و لە زیندان بە شێوازی جیاواز شکنجە کرد فیلترینگ و دنیای ارتباطی تەواو هەموو بەست بارودۆخی ئابووری وێران گەمارۆکان بە هەمان شێواز ینی هەموو شتێک لە ماوەی ئەم 2 ساڵە نیشانی داکە سیاسەتی ناوخۆی و سیاسەتی دەرەکی ئێران دووچاری شکست بووە ئەم دووچاری شکست بوونە لە هەڵوێستەگەل نیشانرا یعنی گەلوتیتر ئەو پێناسەگەلێکە تۆ بۆ ئێمەی دەکەی کە ئێمە ببین تەنیا بە هێزێک کە فەرمانبەرێک بەسەرمانە بێت و بەڕێمان ئێمە ئەوە نینەیدی ئێمە خۆمان خاوەن هێزێکی کە بتوانێت گۆڕانکاری بۆ بەرەو باشبردنەوەی حاڵی کۆمەلگا دروست بکات ئەمە واقعیەتەکە ئەی خۆ ئەم وەزعیەتە ئەم ڕادیکاڵ بوونی هێزی گەلان بە تایبەتی بە پێشەنگایەتی ژنان لە دڵی حاکمیێتە ترسێک دروست دەکات حاکمیێتش بەبوونی ئەوەی کە ترسێکی لێ ساز بووە پێویستە کە خاوەن هەڵوێست بێت خاوەن هەڵوێست ینی خاوەن هەڵوێست لە کام بوارە و کە بیهەوێت مەسەڵەن بۆ نمونە بۆ ئەوەی کە پێش لە هەموو شتێ بکرێت سەرکوت بکات هەڵوێستەکەی ڕاما دەرەکەوێت باشە وەکو ئێوەش ئەمەشتان پێکرد لە زیندانە ئەوە نیشان دەدات یعنی لە زیندانە هێرشەکان زۆرتر دەکاتەوە حەزەکەم لێرە ئاماژە پێ بکەم پێشتریش ئاماژەم پێکرده بوو لە ئەدەبیاتی فارسی ئێرانە زیندان یعنی بە واتای نەدامەتگاتێ مەسەڵەن لە سەردەرەکانان سەدەری زیندانەکان وساوە نەدامەتگا یعنی چی یعنی شوێنی پێشیمان بوونەوە ئەم شوێنی پێشیمان بوونەوە یعنی چی یعنی حاکمیت بە زمانی خۆی دەڵێت کە زیندان ئاخرین سەنگە یعنی ئاخرین ماڵایدی ماڵێکە لەژێر ڕکێفی منە لەژێر کۆنتڕۆڵی منە من لەسەر دەسەڵاتەمەوە تۆ ناتوانین لە زیندانە هیچ بکەیت تەنانەت ناتوانین هیچ خەبات پێشەوە بێ ئەبێتە ئاخری ماڵێکی تا هەتا ژیانیشی بوتیان نەمێن یعنی وا بێهیوات بکات کە تۆ لە ژیانکردن نەتەنیا خەباتکردن لە ژیانکردنیش دەست بکێشیت دەبنین زۆر کەس لەم زیندانە خۆیان دەکوژن ئەوانە مەسەڵەن چون هەدەفی حاکمیت ئەوەیە ئەو بێهیواییە دروست بێت بەڵام خودی تێکۆشانی ژنان بە تایبەتی چون دەمەوێت ئاماژە پێ بکەم ئەستا گەلێک زیندانی سیاسی ژنمان هەیە کە خەریکن خۆڕاگیری دەکەن ئەوەی دەقیقەن پیشانە حاکمیتە کە نەتەنیا ماڵی ئاخر نییە بەڵکو سەنگەرێکی تێکۆشانە مەسەڵەن ئێمە پێویستە حتمما بەردەوام ئاماژە بە بەرخۆدانی زەینەب جەلالیان بکەین وتم سیاسەتی حاکمیتە کە ڕۆژەڤەکان هەموو پەردە پۆش دەکات بەڵام ینی مەسەڵەن بۆ نمونە وانیشاندات کە ئیدی یعنی کەس باسی زەینەب نەکات بەو شێوازە بەڵام ئاسایی بکاتەوە بەستمەوەیە بەڵام 17 ساڵە زەینەبی جەلالیان ئەوڵان تەنیا ژنی زیندانیە کە حکمێکی ینی حەبسی ئابەدی خواردووە 17 ساڵە تێکۆشان دەکات یەک ڕۆژ نەبووە کە حاکمیت بێ ئێرش بمێنێت لە بەرامبەر بە ئەم ژنە تێکۆشەرە بەڵام لە بەرامبەرەوەیشە دەبینین یەک ڕۆژ نەبووە کە یەک دانە ویستی حاکمیت قبول بکات ئەگەر ئەمە خۆڕاگری نەبێ ئەمە ئەگەر مۆراڵ و زە و هەیەجان نەدات چی دەتوانێت درۆز زە و هەیەجان واتە تێکۆشانی ژنانێ وەک زەینەب جەلالیان وەک بوریشە مرادی وەک پەخشانی عزیزی گوڵڕوخی ئیرایی و نمونەگەلێکترەکان ژنانێکە تێکۆشان دەکەن لەناو ئەم زیندانە پێناسی خودی زیندانیشی گۆڕە ئەیدی زیندان نەدامەتگانیە شوێنی بەرزکردنەوە تێکۆشانە و ئەوە کولتورێکە کە ئەگەر کەسێک کە تێکۆشانێکی ڕادیکاڵی هەیە هەر شوێنێک دەبێتە تێکۆشان بووی شوێنی تێکۆشان شەقامە مەکتەبە شاخە شارە زیندانیش بە هەمان شێواز و من دەمەوێت ئەوە ئاماژە بکەم تۆکە ئینسان کە ئەو خۆڕاگریان دەبینێت دقیقەن ئەو جملەی ڕێبەراپەتێتە بەرچاوی کە مقامەت زیندگیست ینی بەرخۆدان ژیانە ئەمە زۆر گرینگە کە ئاماژە پێ بکەین کە چۆن ئەو دروشمە لە زیندانە ژیانی خوڵقاند و ئەسەن واتایەکی جیاوازتری بەخشی بە زیندان
سەرچاوەکە لە ئیمراڵیەوە دەگرێت بەڵام تێکۆشەرانی ڕێگای ئازادی ئەوەی کە لە خەتی سێ تێگەیشتون ئەوەی کە دەزانن کە ئەیدی هیچ نە سیاسەتی سەرمایه‌داری و نە سیاسەتی دەوڵەتمەڵەت نابێتە وەڵام دەر خەتیسیان هەڵگرتەوە و بەوەش باوەڕن تێکۆشان هێز و ڕادیکاڵ لە زیندان دەکەن و نمونەکانمدا زەینەب جەلانیانە وەریشە مرادیە و گەلێک ژنانی ترکە کاری انتخابات دەکەن بۆیە خۆڕاگریەکەش بێگومان بەرفراوانتر ببێتەوە بڕوان ئەو هەموو سەرکوت هەک ئەو هەموو سەرکوت لەسەر زیندان هەیە هێشتاش هەر زیندان لە ڕۆژەدای بەڵام وتم زیندان پاشگەز نەبووتەوە و ئێستا بۆتە کانون یعنی مەرکەزە پێشەنگی خەباتە ئەی کۆمەڵگاش خۆڕاگری زیندان دەبینێ من هەمیشە دڵم زیندان ئاینەی تەواوی یعنی وا بڵێن کە کۆمەلگا خۆی لە ناو زیندانە ئەبینێتەوە و دەبینێ پێشەنگەکەی لە ناو زیندانە خۆڕاگری دەکات کۆمەلگای جۆزە دەگرێت وەرە دەگرێت دەڵێ منیش نەبێ خۆڕاگری بکەم مادام ئەو لە زیندانە خەریکەوە دەکات من بۆ لە ناو هینانێکم واتە سیاسەتی ڕژێم چی لەسەر زیندان بەڕێوە دەبات هەمان شتیش بەسەر کۆمەڵگەدا بەڕێوە دەبات بەڵام چیە زیندانێکی جیاوازترە و هەندێک بەرزترە یان دەزانی پلانی خودی حاکمیەتەوەیە دی دەڵێت من تعیین کنەندەم من بریاردەرم ئێوەش پێکی دێنن بەڵام لەکوێوە ناکۆکەکان دروست دەبێت کە گەل ئەوە قبوڵ ناکات و زیندانیش بە هەمان شێواز قبوڵی ناکات بۆیە حتمەن سیاست گەلێکە وەکو ئێوەش ئاماژەم بکە سیاست گەلێکە لە بەرامبەر بە زیندان و لە بەرامبەر بە کۆمەلگا بڕێوە دەچێت لە ینی هاوتەرازن لەگەڵ یەکا گرێدراون وانە تۆ بڵێ کە سیاسەتێک بۆ ئەمە بەکار دەبێت لەگەڵ ئەوەکە دی ینی هەدەفەکان جیاواز دەبێت کە ڕێباز جیاواز بێت بەڵام ئامانجەکە هەیە ئامانجەی دی بۆ ئەوەی کە خەڵک بچۆسێنیتەوە ئاماژەشم پێکرد ئیدی لە ئێستاوە ئەوەتان با پێ بڵێم ناتوانین بڵێ ینی ئەم گەلەکە لەم خۆناخە قەراری گرتووە نابێت بە ناگەڕێتەوە بە 2 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری گەلێکی زۆر بەهێز دەرکەوتووە زۆر بەهێزە و ئەمە پیشان دەدات کە ئاسۆ بۆ کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زۆر ڕوونە هەمان ڕۆزەرین وەکو ئێستا سیر دەکەین لە کابینەیەکی نوێ لە دەوڵەتدا دروست بووە لە ڕژێمی کۆماری ئیسلامیدا و هەندێک گۆڕانکاری کردووە تر شکلی بێت یان نا وەکو سیرەکەی لە پرسی پێکاتەکاندا لە پرسی ژناندا بەڵام وەکو ئێوەش باستان کرد سەرکوتی زیاد کردووە و بەتایبەت لەسەر ژنانی زیندانی ئەو هەموو سیاسەتە چەپەڵە بەڕێوە دەبات ئایا ئەمە چەندێک دەتوانێت کابینەکەی بۆ شێوازە بەردەوامەوە پێویستەکە گەل بەچی شێوازێک بیخوێنێتەوە یعنی چۆن چاوی لێ بکرێت لەلایەک باسی چاکسازی دەکرێت لەلایەک باسی یەکگرتن دەکرێت بەڵام لەلایەکی تر بە هەموو شێوازێک هێرش هەیە وەکەوێش ئاماژتان کرد دروشمێک گرا لەماوە بۆ خودی کابینە لەسەر ناوی وەفاقی ملی یعنی بەو دروشمەوە کابینە دەستی بە ئیشوکار کرد لەبیرتان بێت پزیشکیان کاتێک کاندیدی سەر و کۆماری بوو چوو بۆ ئازەربایجان و کوردستان و بە زمانی کوردی قسەی کرد و ئازەری قسەی کرد و وەکەوە بڵێ چی من نوێنەری ئەم میلەتانم هات بۆ هەرێمی کوردستان بە کوردی قسەی کرد و من ئەو پرسیارە دەمە بکەم یعنی ئەمانە هەموو ڕێبازن هەموو ئامورێکن لە دەستی خۆی سەر و کۆمار بۆەوەی کە جەزب بکات دەنگی گەل بگرێت و تەنانەت ئەوە پیشان بات کە ئێمە کوردی وایشمان هەیە و ئازاری وایشمان هەیە کە خزمەت بە دەوڵەتەکە بکات مەبەستمەوەیە نمونەیەک لەو کوردە دروستکات کە خزمەتکاری دەوڵەتە نمونەیەک لەو ئازاری دروستکات بە هەمان شێواز ئەو پرسەکەم ئێوە باسی مەسەڵەن خۆی ئەوە باسنەکە کە کابینەکە وایژێت لە شوێنێکا کە دەوڵەت مەرکەزە و میلەت یعنی نەتەوە لە پەراوێزان هیچ مافێکیان نییە خودی حاکمیت نزیکەی چەند ساڵە ئەڵێت پارچە بکە و بەڕێوە ببە لە شوێنێکی ئاوا ئەتوانین باسی یەکگرتنەوەی گەلان بە چاوی دەوڵەتی بکەین ئەسەن منزوور لە یەکگرتنی نیشتیمانی یعنی خزمەت بە ئێرانێکی واحد یعنی چی؟ یعنی یەک میلەت یەک پەرچەم یەک زمان یعنی ئەوەی کە هەموو جیاوازیە نەتەوەیەکان هەموو جیاوازیە ئاینیەکان گشتی میوانن دەناوەمە یعنی وەکو هاتە تەنانەت پێیان ئەڵێ خۆردە فەرهەنگ ئەوە یعنی فەرهەنگی بچووک نەک فەرهەنگێکی زۆر گەورەش وردە فەرهەنگ باشەوە باسی لێ دەکات یعنی ئەمانە هەموو دەبێت خزمەتی یەک نەتەوەی مەرکەزی بکەن دینی مەرکەزی بکەن خۆ بەم شێوازە نەتەنیا وەفاقی ملی دروستانەکە خۆیان دەڵێن بەلکو گەل لە یەک پارچە دەبێت ئەمە واقعیەتە یعنی سیستمی ئەو شوێنێکە دەوڵەت لە ناویە نفوزی کردبێت لەوێ ئیدی یەکگرتنەوەی میلەتەکان نبینین بە پێچەوانەوە ئێستا دەمە بێمە سەر ئەوەی کە تۆ کاتێ باسی نەتەوەی دموکراتیک دەکەی دقیقاً بە پێچەوانەوە قسە دەکەی یەکگرتنی گەلان کەی دروست دەبێت کە ناسنامەی هەر نەتەوەیەک هەبێت
کە هەر نەتەوەک بتوانێت خۆی پێناسە بکات یەک نەتەوە لە خوارەوە و یەک نەتەوە لە سەرەوە نەبێت ئەگەر وایە بۆچی ئەو هەموو جیاوازە نەتەوەیە لە زیندانە نەستا بۆ یەکدانە مەسەڵەن بۆ نمونە کورد بۆ ئەوەی کە بە زمانی کوردی قسە دەکات بۆ ئەوەی کە بە داوای مافی خۆی دەکات هویەتی کورد نەتەنیا فەقەت زمانیش داوای هەبوونی خۆی دەکات لە زیندانە ئێستا دنیایەک بەهاییمان لە زیندانە بۆ نمونە دەڵێن ئەمە دیارە چۆن لە پرسی مەسەڵەن ئێستا تێمە سەر پرسی جنسیەت پارێزیەکەیشی چۆن لە پرسی نەتەوەپەرستیەکە ئەسان باوشە بڵێم شوێنێکە ناسیۆنالیزم یان نەتەوەپەرستی هەبێت تو ناتوانانی باسی یەکگرتنەوەی گەلام بکەی چون خۆی ناسیۆنالیزم دەرد یعنی نەتەوەیەک لە مەرکەزە نەتەوەکان تر بچووک دەبینێت پس ئەمە ذهنەتێکی دەوڵەتیە من لە بەرامبەریشیە وتم باسی نەتەوەی دموکراتیک بکرد وتم پێکەوە ژیانی گەلان هەبوونی گەلان بە شێوازی یەکسان هەرێک و مافی خۆی هەبێت کە بڵێت من هەم ئەمە بابەتی ملیەکەی لە بابەتی جنسیەتێکەوە خودی دووبارە بەرلەوە کە بێتە هەڵبژارتە لە ناو میتینگەکانە و بەرنامەکانی باسی پرسی ژنی کرد کە من دەنگی ژنانم و بۆ شێوازە پێشتریش بینیمان ڕوحانی ڕووبانی بەنەو شێدا دەستی ئەوەکەی تر دەیگوت ژن دەبێت لە ناو یعنی وەکو دایکێکی زۆر بەهێز لە بنەماڵا دەرکەوێت یعنی سیاسەتی حاکمیەتی ئێران و دەم و دەستگاکانی و سەر و کۆمارەکەشی بەکارهێنانی هیزی ژنانە قەیرانی ئابووری هەیە یەکەم کەسێک کە تووشی دەبێت ژنە قەیرانی سیاسی هەیە یەکەم بەربەست بۆ ژناندا دەبێت قەیرانی کۆمەڵایەکان ژنان تووشی هەموو شتێک دەبن ئێستا خودی کابینە کە چوار کەس یاسیە کەس یا هەر ئەندازە ژن دێنێت کە لەناو کابینەکەدا ئەنێت دەڵێت من پرسی ژن چارەسەر دەکەم دوو لە واقعیەتە یەک مۆدڵ نیشان دەدرێت مەسەڵەن لە پاڵ پزیشکیان کچەکەی هەبوو ئەمە بۆ نمونەیەکی یعنی باشە بۆ ئایا مەسەڵەن تەنیا ئێمە مەبەستمان لە ئازادی ژن تەنیا حضوری فیزیکی ژنان لەناو دەم و دەستگا سیاسیەکانە ئەگەر دەڵێن مەسەڵەن ژنان پێویستە لە سیاسەتە هین بکەن جێ بگرن مەبەستەوە نەکە تەنیا بچێت لەوێ وەکو ژنێک هەبێت مەبەستەوە کە ڕۆحەکەی دژ بەدەسەڵات بێ باسی مافی ژنان بکات مەسەڵەن خۆری پزیشکان هەڵدەسەر دەبێت ئەگەر ژنەکانمان بێ حیجابن بە خاتر ئەوەیە کە ئێمە باش تەربیەتمان نەکردوون منزوور لە تەربیەتکردن چێ دێرە کوشتنە لێدانە ئەوانیە بۆ کە هدایەتێکا بەکو بە ئیستلاح خۆی حاکمیەت دەڵێت ئەمیشە خۆ ئەوان ڕێبازێکی هین بەکانەوە و پێویستە بە بابەتە ئاماژە بکەین ینی چۆن من بەحسی وتم لە شوێنێکە دەوڵەت هەبێت کە جیاوازی نەتەوەیەکان معنایان نامێنێ و هەموو سەرکوت دەکرێن بە هەمان شێوازیش لە شوێنێکە دەوڵەتێکی دەسەڵاتدار هەبێت تەنیا یەک ژن مورد قبوڵە ئەوەی کە هەموو سیاستەکانی حاکمیەت بەڕێوە ببات ئەنجام بدات ئەگەر ئەوە نەبێت بۆ ئێمە ئێمە باسی خۆراگری ژنان کرد هەموو ژنانە پێشڕۆن پێشاهەنگن فعالن و ئەتوانن گۆڕانکاری باش بێرن بە کۆمەڵگە بۆمانە لە زیندانە ئەمە بۆ خۆی ناکۆکەکە دروست دەکات تەناقوزەکە دروست دەکات مافی مرۆڤ لە ئێرانە لە وێرانترین حاڵەتی خۆیان ئێستا واتە ئەم دەوڵەتە هەرچەند دەیانەوێت ڕووی خۆیان بە شێوازێکی نەرم نیشان بان بەڵام بە شێوازێکی زۆر وشک دەکەیکە هێزی ژنان بە هەدەف دەگرێت یعنی بەم حاڵەتی خۆیەوە ناتوانێت ببێت وەڵام دەربەوە نەهێزی نە پرسی جنسیەت پارێزی و نەپرسی نەتۆگەران یان ناتوانێت ببێت بە وەڵام دەر بۆ داخوازەکانی میلەتەکان و ژنان هەمان ڕۆزەرین دەربازی بابەتێکی تر بین لە کاتەدا لە ڕۆژهەڵاتی ناویندا وەک دەبینێن شەڕی حەماس و ئیسرائیل هەبوو ئێستاش دەربازی شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیل بووە و ڕژێمی ئێرانیش دووجار بردومانی ئیسرائیلی کردووە ڕاستەوخۆ بەڕای ئێوە بەشداربوون ئێران لەو پێکدادان و شەڕانەدا چەندێک لە قازانجی ئێران و گەلانی ئێراندایە شەڕێک بەڕێوە دەچێت شەڕەکە پێڵەن شەڕی جیهانیستیە هەڵا دەمێژە زۆر نیقاشە هەندێک کەس وا ناینەرخێنن بەڵام ئێمە وەک تەوگەری ئاپۆی لەو قەناتەن کە نە لە ئێستا ئەم شەڕی ستارتی خواردوو لە داهێنەوەدەکانە دەستی خۆی کرد هەم شەڕی کەنداو هەبوو تەوتای بینالمللی لە بەرامبەر بەڕێبەر بۆ حملە مداخلەی ئەمریکا لە ئەفغانستان لە عێراق و دوایە هێرشی داعش لەسەر ڕۆژاوای کوردستان ئەمە هەتا ئێرشی ئەرتشی فاشیستی تورکیا لەسەر کوردستان هەفتی ئۆکتۆبری 2023 لەسەر فلستین و ئەمڕۆ لەسەر لوبنان ئەو ئێرشە خەریکە بەڕێوە دەچێت یعنی ئەمە سلسلەیەک بوو
من لەناو دووسێ دەها ئەم بەم شێوازە ئەم شەڕە خەریکە ڕۆژ بە ڕۆژ گورتتر دەبێتەوە. واتە تایبەتمەندیەکەی شەڕ چییە؟ ئەم شەڕۆک و شەڕی جیهانی یەکەم و دووەم نییە. شەڕی جیهانی یەکەم و دووەم چۆن بوو؟ هێزەکان ئاهاتنە بەرامبەر یەک بە چەکەوە شەڕیان دەکرد. ئەم وە کۆتامودەتیش بوو. بەڵام ئەم شەڕەوان ئەم شەڕە درێژخایەنە و شەڕێک نییە کە ڕاستەخۆ بە چەک بێت. بە ئیسلاح پێڵەن هیبریدی یعنی چی؟ یعنی شەڕێک چەند لایەنە. شەڕی چاپەمەنیە، شەڕی ئابووریە، شەڕی تیجارەتە، شەڕی خەتی ئێنەرژیە کە ئێستا بۆتە گەورەترین هۆکار بۆ ئەوە چەکیش لە پاڵیە بەکاتە، یعنی هەموو شتێک لە ناو یەکا خەریکە ڕوو ئەدرێت. ئێران لە ماوەی ئەم چەند ساڵی ئەخیرا هەوڵدا بە هێزە نیابەتەکانی ئەیدی هەشتی شعبی بێت، ئەیدی حزبوڵڵا بێت، ئەیدی هەماس بێم شێوازانە لە دەرەوە ئێرش بکات. وتم بۆ ئەوەی کە سیاسەتێکی ئەوە بوو کە شەڕەکە لە خۆی دوور بگرێت بەو شێوازە هێندکە خۆی لە شەڕەکە دوور بگرێت و نەیەڵێ شەڕەکان بێتن ناو خۆی ئێران. ئێستای شەڕێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەریکە ڕوو دەدرێت شەڕێکی بۆ دیزاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر جارەوانە باس کردووە، یعنی هێزە سەرمایداریەکان دەیانەوێت مداخلەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکەن، با تۆجببووکە خۆیان یعنی ئەو بەرنامانەکە لە پێویستە فۆرمێک بدەن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئێستا شەڕەکە کەوتووەتە ناو قۆناغێکی نیەوە. هێزە دەوڵەت نەتەوەکان نیش ینی دایانەوێت لە ناو ئەم دیزاینە بێت دەستێکیان هەبێت و بەشێک لە قودرەتیش بگرن، وانە بێت کە تەنیا مەسەڵەن بێ بەش بمێنن. تورک بە شێوازێک بەشی دەوێت، ئێران بە شێوازێک بەشی دەوێت، ئیسرائیل کە خۆی وەکو سەروەر دەبینێت و دەیەوێت دەست بواتە ناو هەموو بارودۆخەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەر یەکەو بە شێوازێک دایانەوێت بەشێک لە قودرەتیش بگرن. بۆیە دەڵێم کە ئەم شەڕی نەتەوەکان نییە، شەڕی دەوڵەتەکانە. ئەمە دەبێت ڕوون بکرێتەوە. بۆیەش قەت بە قازانجی گەل نابێت. بڕوانن لە هەر شەڕێکە دروستە بە دنیای قوربانی دروست دەبێت. یعنی گەلان دەبن بە قوربانی، کۆچبەر دەبن، دەکوژرێن، ژنان بە هەموو شێوازێک ڕوبڕۆی هەر جۆرە هێرشێک دێن. ئێمە واقعیت ئەوە نیشان دەدات کە دەسەڵات لەکوێ بێت دەڵێت شەڕە و هەتا تەبیعیشی دەبێنێت دەبێژێت لە ناو شەڕە. خۆ هەندێک کەس دەبن بە قوربانی، بەڵام هەندێک کەسە میلەتن و دەردی میلەت بۆ دەوڵەتەکان ئەسڵان مهم نییە واقعیەتەکە. بۆیە من پێویستە دەبینم کە ئێمە زۆر مەسەڵەن ئەویشە بنرخێنم هیچ دەوڵەتێک بە منفعەتی ملەتی ئێران لە ناو 2 ساڵە دەوڵەتە غەربیەکان تایبەتی بەگشتی وەکو دەوڵەت دەڵێم، وەکو کەسایەتی ئازادی و غازی کە لە کشوەرە ئەوروپایەکان هێنیان کرد هەڵوێستە نیشاندەوە کۆ بەس ناکەم، بەڵام وەکو دەوڵەت حازر نەبوون کە لە ئێرانە گۆڕانکاریەکی جدی دروست بێت. بۆ حازر نەبوو لە ئێرانە گۆڕانکاری جدی دروست بێت؟ مەسەڵەن خودی ئەمریکا چەند ڕۆژ لە شۆڕشی ژنجان ئازادی نەگوزەرا بوو، وتی لەگەڵ گەل هەین بە قسە بەو شێوازە، یعنی ڕاستە داخوازی گەل ڕاستە، بەڵام ئێمە نامانەوێت ئێران بگۆڕێت. وەختە نامانەوێت ئێران بگۆڕێت یعنی چی؟ یعنی ئەو حاکمیەتەوە خۆی دەوام بکات و ئەو پەیامێکە چرا سەوزێکە بۆ ئێران. بەڵام ئێرانێک چۆن ئێرانێک تحتی کۆنتڕۆڵ بێ، ئێرانێک نەبێت کە بەهێز بکە. بۆیە لە ماوە مەسەڵەن گەلێک ترافیکی دیپلۆماسی بەڕێوە چوو. هەموو دەوڵەتەکان لە ترافیکی دیپلۆماسیا بوون. تورکیا بۆ ئێران، ئێران بۆ تورکیا، ئێران لەگەڵ وڵاتە عەرەبیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئێران لەگەڵ ڕووس، ئێران لە نیویۆرک. یعنی ئەمە هەموو پیشان دەدات کە هەر یەکە و پێویستیان هەیە کە یعنی بەهینی خۆیانە بە دیدگای خۆیانەوە پێویستیان دەبێنە کە بەشێک لەمە بگرن. بە نەزەر من نابێت کە ملەتەکان تەرەفداری هیچ دەوڵەتێک بن، چون بەکەوەی ئاماژەم پێ کرد مەسەڵەن لەوەی خۆشحاڵ بن کە مەسەڵەن بۆ نمونە دەبێژم ئیسرائیل ئێرشی فڵان شوێنی کردگەس ئەو فڵان شوێنی گرتووە ئەم بۆچی لە بوارەوە ئەڵێم کە نابێت خۆشحاڵ بن، چون ئەوەم بینی لە هەندێک لە هەڵوێستەکانە لە دنیای مەجازی و لە هەڵوێستی خەڵکومانە ڕاستە دەسەڵاتدارن، ڕاستە زۆر خەڵکیان هێن کردو، بەڵام لە کام بوارەوە ئەڵێم ئیسرائیلیش نەتەوەی ئێرانی بۆ مهم نییە، منافعی خۆی گەکە فقط دەیەوێت هێزی گەلان بۆ خۆی بەکاربێت، جەبهەیەک لە گەلان بۆ خۆی دروست بکات لە بەرامبەر بە ئێران. لە حاڵگەوتم ئەو شەڕی دەسەڵاتدارەکانەوە ئێرانیش ینی گەلانی ئێرانیش دەبن بە قوربانی و پس دیارە ئەمە هیچ منفعەتێکی بۆ گەلان لە ئێرانە نییە. کاریگەری ئەو شەڕە بەتایبەت دەتوانین بڵێن ئەو شەڕێکی ئێستا بەڕێوە دەچێت لە ڕۆژهەڵاتی ناوینکەوە پێشووتریش وەکو چاودێری دەکەین سێرەگەی لەسەر چیا ئازادەکانیش هەمان هێرش پێشووتریش پێک داهات و ئێساش ئایا ئەو شەڕە هەمان کاریگەری ئەو شەڕێکەوە لە کوردستان بەڕێوە دەچێت پریشکی هاویشتووە بۆ ناوچەکە وەکو ئێوەش وەکو تەبگەری ئاپۆی هەمیشە باسی دەکەن جەنگی جیهانی سێم هەیە؟
بڕۆنن سەرۆک لە پارێزامەکانی مەسەلەی فلستین و کوردستان وەکو گرێکوێری ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەناو دەکات. یعنی هەتا ئەم دوو گرێکوێرە نەکرێنەوە لە ڕۆژهەڵات ناوەڕاستە چارەسەری دروست نابێت. تەواوی هەڵدانی دەوڵەتەکانی شەوەستە کە ئەم دوو گرێکوێرە نەکرێنەوە واقعیەتەکە. دەوڵەتی فاشیستی تورکی لەم موقعیەتە لە هەر دەوڵەتێک زۆرتر پێخۆشەکە ئەم شەڕێک بەفراوانتر بێتەوە کە بتوانێت استفادە ببات لەم شەڕە. هێرشەکانی لەسەر چیادەکانی کوردستان بە هەمان شێواز ئیسفادەی ببووری ئیسفادەیەکی چۆنی لێ بکەیان بۆ ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە دەبێژم دەرفەتێک بڕخسێت کە دەوڵەتی تورکیش سەهمێکی قودرەتی هەبێت لەم دیزاینی نوێ ڕۆژهەڵات ناوەڕاست. ئەو باسی میساقی ملی دەکەین. ئەگەر هێرش دەباتە ببەشێ مەسەڵەن دەبێتە باشووری کوردستان دێنێتە چیازەکانی کوردستان لە تورکیا لە خودی باکووری کوردستان بە هەمان شێواز هێرش دەکات لە ڕۆژاوای کوردستان هێرش دەکات. ئەمە بۆچی وا دەکات؟ بۆ ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە دەڵێم بڵێت مادام ئیسرائیل بەو شێوازە خەریکە هێرش دەکات منیش مافم بۆ هەیە. لە چاپێکەوتنەکانی پزیشکیان و ئەردۆغان هەردووکیان هەڵدەستان لە مەسەڵەن پرس کۆنفرانسەکانیان یا مەسەڵەن لە ئەو ڕاگەیاندە مەتبوعاتیانە کە قسەیان دەکرد دەیانگوت کە ئێمە لەگەڵ خەڵکی غەزەین ئیسرائیل نابێت کە بۆ نمونە دەبێژم مافی گەلان بن پێ بکات ئەمە شەڕێکی غێر ئینسانی بەڕێوە دەچێت دەخۆت ڕۆژانە خەرێکی مادەی کیمیاساڵ بەکار دەبێت لە چیازەکانی کوردستان ڕۆژانە خەرێکی هێزی گەل سەرکوت دەکەیت ئەمە بۆ تورکیا لە ئێرانە ڕۆژانە خەرێکی تێکۆشەرانی ئازادی دەستگیر دەکەیت ئەدامت ڕۆژ بە ڕۆژ زۆرتر بۆتەوە باردۆخەکە لە ناوخۆ وێرانتر تۆ ئەمە بەهانەست بۆ ئەوانەی دی بۆ ئەوەی کە ڕوئەوام بکەم بە ڕۆژە وەک ئەوەی کە لە ئەوێ هیچ نەک ناکات هیچ اتفاقی خراپ ناقۆمێت لە خودی هێنە تورکیا وێرانە بۆیە من ئەڵێم کە ئەم ئێرشەیە کە دەوڵەتی فاشیست تورکیا لەسەر تەفگەری ئاپۆی دەکات بەشێکە لە ئەو شەڕی جیهانی سێمە و ئەویشە بڵێم ئێدی ئێستا بۆ گەل ڕۆشن بۆتەوە کە شەڕی یعنی ئێرشەکە تورکیا دەکات لەسەر یعنی نەفقەت لەسەر ناوپەکەکەیە یا مەسەڵەن تەفگەری ئاپۆیە ئێرشێکە لەسەر گەلی کوردستان ئێرشە لەسەر کوردی ئازاد ئێرشە لەسەر ئەو خاکەی کە بە ساڵان لەسەریا تێکۆشەرانی ئازادی تێکۆشانیان کرد و ئەو خاکەی کە خودی ینی وەکو دەوڵەتی فاشیست تورکیا بۆ خۆی داگیری کردووە وانە ئێرش لەسەر تەواوی کوردستانە بۆیش پێویست دەبینم ینی لەم کاتە مادەم هەرم پرسەکرایەوە و باسەکەین لەسەری خاوەن هەڵێسپنێکی یەکجار زۆر دروست بێت هەر چوار بەشی کوردستان ئێستاوە باش دەبینن کە ئێرشەکە زۆر بە قۆڵی خەریکە ڕۆ دەبچێت مادەی کیمیایی ئێستا کە خەریکن لە شەڕەکانی تر مەسەڵەن ئیسرائیل لە بەرامبەر بە دەوڵەتەکانی تر خەریکە بەکاری دەبات لە چای کوردستانم چەند ساڵە خەریکە ینی دەبێت دۆزاژ یاد نەوعی مادە کیمیاییەکە جیاواز بێت بەوە هیچ ناڵم بەڵام دەبێت بڵام هەر هەمان سلاح بە شێوازە خەریکە بەکاری بردووە پێشتر ئەی دیارە جارێکی تر لە هەر کوێنانی ئەم خاوەنمیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت هێزی گەلان بە هەدەف دەگرێت باشە بۆیش لەو چوارچێوە دەبینم لە چوارچێوەی گەورکردنی شەڕ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینم و ئاینی شەڕ یعنی ئاینی شەڕێکە خودی دەوڵەتی فاشیست تورکیەکە هیچ شینێکی نییە هیچ لە بەرژەوەندی گەلانیەوە بچوانەوە بۆ سەرکوتکردنی هێزی گەلان هەمان ڕۆزەرین تێپەڕی واتە دەربازی 27مین ساڵ ڕۆژی پلانگێڕی نێونەتەوەیی لە دژی ڕێبەر ئاپۆ دەبین و دووەمین ساڵیادی هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆ و چارەسەری پرسی کووردە سەرەڕای ئەو ئاڵوزانەی کەوا لە ناوچەکەیشەیە و ئەرک و بەرپرسیارەتی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێراندا لە بەرامبەر ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆ چییە؟ بەڵێ هەروەش ئۆکێژ ئەمەستان کرد ئیدی تێپەڕی 27مین ساڵوەگەر دەبێت لاینی هەڵا کەمپینی ئازادی جەستەیی بۆ ڕێبەر ئاپۆ و چارەسەری پرسی کورد دووەمین ساڵی خۆیەتی ئیدی خەریکە خەبات دەکات زۆر خۆشحاڵم کە ئەو کەمپینە پێشوازێکی باشی لێکرا لە ئاستی جیهانە واتە چۆن پێشتر ئامادەم کرد لەناو ئەو شەڕێکە شەڕی دەوڵەتەکانەوە بە هێزی گەلان نییە یعنی بە نەفعی گەلان نییە و نابنە چارەسەری و ئالتەرناتیڤەکەیش بە هەمان ئەندازە دژی هێز و ئیرادەی گەلانە تەنیا یەک ڕێگە چارە هەیە ئەوی شارەوەی پێکەوە ژیانی گەلانە ئەویش خەتی سێە ئەویش دیدگاه یا جیهانبینیەکی ژنۆلۆژیکە سەبارەت بە ئەو شتێکە خەریکە ڕوو ئەداتەوە ئەوەش تێکۆشانێکی ئەکۆلۆژیکە تێکۆشانێکی دموکراتیکە تێکۆشانێکە لەسەر بنەمای ئازادی و ئازادی ژنان خەریکە پێکتێت ئەمانە هەموو لەناو پارادایمی ڕێبەر ئاپۆ جێدەگرن و لە فەلسفەی ئاپۆیە ئەمانە هەموو ڕێبازگەلێک یعنی هەموو جیهانبینیەکە بکوتۆ ڕێبازی دموکراتیک بۆ بەدیهێنانی ژیانێکی ئازاد پێکبینی بڕوانن ژیژەک ماوەیەک لەمە پێش لەسەر ڕێبەر ئاپۆ قسەی کردبوو و
و زۆر کاریگەری لە پارێزنامەکانی سەرۆکی گرتبوو و زۆر تحت تاثیرێنی قەرار گرتبوو و بێژگە لە ژێک بینیمان چەندێ هەڵوێستی جیاوازش دەرکەوتم لە ساڵ 69 بەرەندەی خەڵاتی نۆبێل بەیاننامەیاندا زۆر ئەکادمیسیان گرسەی گەل بە هەموو شێوازێک پشتیوانی لە فکری سەرۆک ئاپۆکرا بۆ ئەوەی کە بڵێن یەکانە ڕەوش یعنی یەکانە ئالتەرناتیڤ یەکانە ڕێکار بۆ ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستنەوە نەتەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستنەوەی جیهان لەم قەیرانە دەرکەوێت فکر ڕێبەرابووی و ئازادی جەستەی ڕێبەرە بتوانێت ئەم ئازادیە مسۆگەر بکات یعنی ئەم پێکەوە ژیانی گەلانە مسۆگەر بکات چون من زۆر جا باسی ئەومان کردووە کە سەرۆک تەنیا وەکو جەستەیەک باس ناکەین وەکو فکر و ئیدۆلۆژیەک باس دەکەین زۆر 27 ساڵە خودی دەوڵەتی تورکیا دەیویست کە ئەو فکری ڕێبەرابوو لە ناو زیندانە محبوس بمێنێت یعنی دەرنەکەوێتە دەرەوە بەڵام بینیمان چۆن پارێزنامەکانی سەرۆک لە هەر شوێنێک ئێستا ئەخوێنرێت نەتەنیا ئەخوێنێت پەروەردە ئەدرێت یعنی ذهنیەتەکە ئەگۆڕێت چون ئەو پرتوکانە ذهنیەتی کۆمەڵگا دەگۆڕێت و ڕوانگەی بۆ گۆڕانکاری دەگۆڕێت و پێشوازەشی لێ دەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش سەرۆک پێشتر ئاماژەی پێکردو بوو دەیگوت ئێران مزایکی فەرەنگی زۆری تایە یعنی مزایکی فەرەنگی لە ئاساسا و ئەم سیستەمەی نەتەوەی دموکراتیک لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئێرانە زۆر بەباشی بگونجێت بۆ چون جیاوازە ئاینیەکان و ملیەتیەکان و کولتوریەکان لە ئێرانە زۆرن و هەتا شوێنێک کە دەسەڵاتی تیان نەکەوت بێ لەوەی دموکراسی و پێکاوە ژیانی گەلانیشە لە شۆڕەشی ژیان ئازادی باش ئەومان بینی کە هەم دروشمەکە یەکجا لە ناو خەڵکە وترا چون سەرۆک دەستی بردو بە ئەساسیترین کێشەی کۆمەلگا کە کێشەی ژنە و هەم ئەوەی کە چون پرسی هەموو کۆمەلگایە ئەدین نەتەوەیەک نابێتە بەربەست بۆ نەتەوەکەی تر یان نەتەوەیەک بەرز ناکرێتەوە زەق ناکرێتەوە نەتەوەکەی تر بە پشتگوێ بخرێت و خەڵک هەدە ئەقەڵەکەی ئەوەی نیشاندا لە شۆڕەشی ژیان ئازادی کە ئەم فکرەی پێ خۆشە و پێی قبوڵە بۆیە لە ئاستی ئاکادمیسیەنەکان لە ئاستی نخبەکان لە ئاستی ڕۆشنبیرەکان پێویستە ئەوانیش ئەقرار بەو شتە بکەن کە ئێدی فکری سەرۆک تەنیا فکری شەخصێک نییە و تەنیا فکری نەتەوەیەکیش نییە و شتێکە سەرۆک ئەڵێت یا ئەنجام دەدات و تەفگەری ئاپۆلی ناوم 50 ساڵ ئەنجامداوە بۆ بەرژەوەندی گەلانە پێویستە بە هەموو شێوازێک پاڵپشتی لە فکرە بگرێت لە فەلسەفە بگرێت چون هەروەکو دمتم سەرۆک شخصێک نییە حتا سەرۆکی حزبێکیش نییە بەڵکو خاوەن فکر و ئایدۆلۆژیەکەیە کە لە تەواوی جیهانە ئێستا خەریکن هەوڵ ئەدەن کە فێری بن چون ئەزانە کە تەکانە ڕێگە چارەسەری ئەرکی ئێمە لەم قۆناخەدا هەموو تێکۆشانی خۆمان لەسەر یەک بەربەڵاوکردنەوەی ئەم فکر و فەلسەفەیە بکەین ئەوەی ئەڵێت کە من ینی بۆی ئازادی گرتی بێت ئەوەی کە لە تێکۆشان تێگەیشت بێت یەکێک لە ئەرکە ئەساسەکانی ئەوەسە کە سەرۆک بە هەموو دنیا بناسێت بە هەر کەسەکەینە چون وتم تۆ سەرۆک بە ماسەوەی کە خوێنی ڕوانگەت ئەگۆڕێت ذهنیەتت ئەگۆڕێت چالشت بۆ دروست بێت ناکۆکەکان بۆ ساز دەبن ئیتر دوو خۆ بەڕێخستنکردنی کۆمەلگا زۆر بەگرنگ دەبینم چون سەرۆک هەمیشەش ئاماژەی کردو دەبێت کۆمەلگاکی بەڕێخستن کراو دەتوانێت بگات بە ئاماژەکانی و سێ تێکۆشان یا بەشداربوون لەم کەمپینە ئەرکی ئەساسی هەمومانە چ لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و چ لە بەشەکانی تری کوردستان بۆیە هەم بە قازانجە ینی هەم نەتەوەی دموکراتیک تەنیا سیستمێک ئەتوانێت هەم دەردەکان تەسبیت بکات و هەمیش دەرمانی بۆ بینێتەوە و ئەم کاوسە و ئەم قڕیزەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە چارەسەری بکات بۆیە پێویست دەبینم کە بە هەموو شێوازێک هەوڵی خۆمان باین بەشداری ئەم کەمپینە ببین و بۆ ئازادی جەستەی ڕێبەرە بۆ تێکۆشانمان بەرفراوان بکەین. هەڤاڵ ڕۆزەرین گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونت. زۆر سپاس بۆ دەرفەتەی بەجڕەخسانتان هیوادارم توانی بمان شتی بەسوود نرخاندی بەسوود بکەین بۆ گەلەکەمان. دەستان خۆش. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. بابەتی سەرەکی بەرنامەکان لەسەر ڕۆژی کۆتایی ئەم دوایی ناوچەکە و لەسەر زیندانیانی سیاسی بەتایبەت زیندانیانی سیاسی ژن و لەسەر ساڵڕۆژی هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەرئاپۆ و چارەسەری پرسی کورد بوو. بە میوانداری هەڤاڵ ڕۆزەرین کەمانگەر ئەندامی دیپلۆماسی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەر بەختەوەر و ئازاد بن ماڵاوە.